وڵات بەوە پێوەری زیندوێتی و گەنجێتی وڵاتەکە دەستشان دەکرێت کە ڕێژەی تەمەنی ناوەڕاست کە جگە لە تەمەن لەو گروپە تەمەنەی کە پێی دەگوترێ منداڵ و پێی دەگوترێ بە تەمەنەکانەوانەی دوای خانە نشینی دوای 64 ساڵی یعنی بینی ئەو دوو تەمەنە هێزی کارە هێزی بنیاتنەرە هێزی ئابووریە هێزی سیاسەتە هێزی گۆڕانکاریە لە مێژوو سیاست و ئایندەی بنیاتنانی ئایندەی ئەو وڵاتەیە ئەوانە کە زۆرینەی ڕەهای ئەوانەی کۆچیان کردووە لەو چینەن کە وڵاتان بە پارە ئەو توانایانە دەکڕن سۆران تا جگە لە مانجیدا ینی هەتا مانجی نۆ نزیکەی 3000 کەس کۆچی کردیە بەڵام پێدەچێت لەم مانگە ژمارەکە نزیک بوێتەوە لە دوو ئەوەندا و ئەگەر وا بڕوە ئێمە لە ناو خەڵکین و گوێبیستی ئەوە دەبین کە خەڵک هەیە لە ئێستاوە بۆ ینی لە ئێستاوە لێ شاوەکە زۆر زیادی کردووە خۆتان ئاگاتان لێ لەسەر سنوورەکانی پۆڵەندا و بیلاڕوسیا چ دەگوزارێ بەڵام ئەوەی جێی زیاتر مەترسیە ئەوەیە کە لە ئێستاوە خەڵک خۆی ئامادە کردووە کە بە ماڵ و منداڵەوە خانووی خۆی دەفرۆشێ ماڵی خۆی دەفرۆشێ بۆی لە بەهاردا کۆچ بکەن ینی ئەگەر ئەو چارەسەرێکی بۆ نەدەوزرێتەوە لە بەهاردا لێشاوێکی زۆر گەورەی پەنابەران لە هەرێمی کوردستانەوە بەرەو ئەوروپا سەر هەڵدەدات کە ئەوەش مەترسیێکی زۆر گەورە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان دروست دەکات. پێم وایە ئەو لێشاوە زۆرەی کۆچی گەنجان بۆ چەند هۆکارێک ئەگەرێتەوە هۆکاری یەکەمیان بە دەرەجە یەک خراپی باری ئابووری گەنجەکانە خراپی دۆخی سیاسیە و هەروەها نەبوونی هەلی کارە بێگومان نائیستقراری سیاسی و دروستبوونی کێشە لە کۆمەلگایان ناتەبایی حیزبە سیاسەکان لە هەرێمی کوردستان بێگومان ئەوەشیان هۆکارێکی ترەکەوە گەنجەکان بێئومێد بن بێمتمانە بن بەڕاستی چونکە وەک دەبینین لەم چەند هەڵبژاردنەی ڕابردوو هەروە لە هەڵبژاردنەکانی ئێستاش چەندین بەڵێنی گەورە و بریقەدار بە گەنجەکان دراوە بە کۆی تاکەکانی کۆمەلگا درراوە بەوەی کەوا ژیانیان خۆشتر بکرێت و باشتر بکرێت بەڵام دەبینین ئەوە تەنها هەڵسوونێکی پێش هەڵبژاردنە دوای هەڵبژاردنەکان ئەو بەڵێنانە وەکو بڵقی سەرا و کۆتاییان پێدێت و ئیتر دەسەڵاتیان هەر بەرپرسێشتری حیزبی بی یاخود حکومیبی بەڵێنەکان لە بیرەکات بە ئاسانی لە بیرەکات ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کەوا گەنجان بە تەواوی متمانیان بە دەسەڵات و بە حکومڕانی نەمێنێت و هەروەها لایەنێکی تریش کە هۆکارە بۆ ئەوەی گەنجان کۆچ بکەن ئەویش ئەوەیەکەوە دەسەڵاتەکانی یاسادانان پەرلەمان و هەروەها حکوومەت بەڕاستی پەرلەمان ئەبوایە بۆ ئەو پرسانە کۆب بێتەوە کۆبنەوەی نایاسایی خۆی گرێبدات بەڕاستی چونکە کۆچێکی لەو شێوەیە کەوا ژن و پیر و منداڵ و گەنج بەیەکەوە سەر هەڵەگرن خۆیان لەو ڕێگە نادیارە ئەدەن کە ئیجێ و یاخود دارستانەکانی پۆڵەندا و یان بیلاڕووسە بەڕاستی ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە ئەبێ پەرلەمان هەوڵەستەی لەسەر بکات و دانیشتن لەسەر بکات و هەروە چارەسەرێکی گونجاوەوە تاکە بدۆزێتەوە زۆربەی هەر زۆری گەنجەکانی ئێمە لە ئێستادا بەڕاستی فکریان هەیە بەڵام نەبوونی پێداویستەکان بە جۆرەی پێویست بۆ ئەوەی کەوا ینی کاری لەسەر بکەن کار لەسەر فکرەکانی خۆیان بکەن ئەوەیەکەوە ینی ئێمە زۆربەی گەنجەکانمان هەیە گەنجمان هەیە کەوا تیارەی دروست کردووە گەنجمان هەیە کەوا بۆ نمونە ینی ڕۆبۆتی دروست کردووە گەنجمان هەیەکەوە ینی زۆر شتی جیاجیای دروست کردووە بەڵام لە بەهۆی نەبوونی پێداویستەکان کەوا لە بەردەستی بێت و پەرە بە ئیشەکەی خۆی بدات ئەوەیە کە ینی ئەو شتانی کەوا پێویستە بیکات شتەکانی پێویستی نییە و لە ئێستادا بەڕاستی گەنج یەک لە هۆکارەکانیشی ئەوەیە کە بە جۆرەی پێویست لایەنە پەیوەندیدارەکان گرنگی بە فکرە و هەروەها ئەو ئایدیانە نادات کەوا گەنجەکە هەیەی ئەمە وەک مامۆستایانی زانکۆەوەی جێگەی نیگەرانی مەیە ئەوەیە کە حکوومەت پلانێکی کەمتر لەوەی کە پێویستە هەیەی بۆ هێشتنەوەی گەنج لە ناو خۆی وڵات لە کاتێکدا ئەمانە هێزی ئەو نیشتیمانن و ئەوەی جێگەی داخە کۆمەڵک گەنجی زۆر لە ئێستادا کوردستان بەجێ دێڵن کە ئەوە جێگەی نیگەرانیەوە ئەو
ئاشکەنجەدانەی گەنجان لەسەر سنوورەکان و بێدەنجی حکوومەتی هەرێم لەو بابەتە کە دەکرا لە ڕێگەی کەناڵە دیبلۆماسیەکان ئیش لەسەرەوەی بکا کە زیاتر مافیان بپارێزرێ ئەمە جێگەی نیگەرانیمێکە لە جێگای پێی ئەوە نییە ینی لە جێگای چاوەڕوانی نییە وەک ئەوە نییە کە ئەمە چاوەڕوانیمان لی دەکرد و هیوادارم ئەوەی کە جێگەی پێویستی و هیواداری مێ ئەوەیە کە گەنجان لێرە بمینێنەوە ئەوەی لە سۆران ڕوودەدا بەداخەوە بە جیاواز لە زۆربەی شارەکانی دیکەی کوردستان هەلی کار زۆر کەمە بە تایبەت بۆ ئەوانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگەکانن کە هەلێکی کاری گونجاو لەگەڵ ئەو بڕوانامەی بەدەستیان هیناوە نادۆزنەوە ینی زۆر زۆر کەمە. زانکۆ وەک پێگەکی ئەکادیمی گرنگترین ئیشی زانکۆ بریتە لە ڕۆشنبیرکردن و پێگەیاندنی گەنجێک کە وەلای نیشتیمانی زۆر بێت و ئەوە ئەگەر هات و زانکۆ توانای ئەوەشی نەبوو بێت یانیش زانکۆ کەم تەرخەم بوو بێ لەو لایەنە پێویستە چالاکوانانی بواری مەدەنی ئیش لەسەر ئەو ڕەهەندە بکەن و پێم وایە دەکرا زیاتر گەنجێکی خاوەن وەلاتر دروست بکرێت بەڵام بەهۆی ئەو بارودۆخە داراییە چەخوەستوی کە ئێستا هەیە و بەهۆی ئەو کەمی هەلی کاری کە هەیە گەنج زۆر جار ڕەنگە حەزی لە دروشم نەبی یانیش ڕەنگە تێر بوو بێ لە دروشم ئەوەی کە پێویستە لە ئێستاداکردنی ئەو دروشمانەیە بە کردار و بە ئیشکردن بە درێژایی مێژوو گەنج هەمیشە مەشغەڵی سەرکەوتن و شۆڕشی لەدەست بووە پێم وایە ئەو گەنجی کە لێرە دەچیتە ئەوروپا لە جیاتی ئەوەی پێویستە لێرانە خەباتێکی مەدەنیانە لە پێناو بەدەستهێنانی ئەو مافانە بکات کە دێوە بەدەستی بێنێ لە جیاتیەوەی کۆس بکات و مەترسی لە سەرژیانی خۆی دروست بکات مەترسی مان و نەمان لێرە ئیش بکات باشترە